ڕۆژی جیهانی لاوان و باری گوزەرانی لاوان لە ئێران. 12 ئۆگەست بەرامبەر لەگەڵ 21 گەلاوێژ ڕۆژی جیهانی لاوانە. کۆمەڵی گشتی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان ڕۆژی 7 دیسەمبەری 1990 زاینی ئەم ڕۆژەی وەک ڕۆژی جیهانی لاوان ڕاگەیاند. ئەگەرچی بۆنەیەکی لەم چەشنە تاوەکو ئێستا گرەیەکی لە کێشە و گرفتەکانی لاوان نەکردوێتەوە، بەتایبەت لە وڵاتانی دواکەوتووی سەرمایەداریدا، بەڵام لانیکەم دەرفەتێکە بۆ ئاوەردانەوە لە بارودۆخی لاوان لە وڵاتێکی وەکو ئێراندا، وڵاتێکی کە لەژێر سێبەری ڕژێمێکی دیکتاتۆر و دژی ئازادیدا بەشێکی زۆر لە سەرمایی مرۆیی و کۆمەڵایەتی خۆی بەلاڕێدا دەبات. کۆمەڵگەی ئێران بەراورد بە وڵاتانی تر خاوەنی یەکێک لە گەنجترین دانیشتوانی جیهانە. لاوانی تەمەن 15 بۆ 30 ساڵ نزیکەی 36 ملیۆن کەس لە کۆی گشتی دانیشتوانی وڵات پێک دەهێنن و لەم نێوەندەشدا نزیکەی 14 ملیۆن کەسیان خاوەنی بڕوانامەی زانکۆن. بەڵام دەستکەوتی ئەم ڕێژە بەرزەی دانیشتوانی گەنج و خوێندنەوار هەر بەو ئەندازێش زۆرترین بێبەشی و زیانە کۆمەڵایەتیەکانی نەسیبی ئەو توێژە کردووە. یەکێک لە گرنگترین و بە ئازارترین ئاڵنگاریەکانی بەردەم لاوانی ئێران بێکاری بەربڵاوە، بێکاریەکی کە بە تایبەتی بەرەوکی دەرچوانی زانکۆکانی گرتووە. سەرەڕای هەزینەی زۆری بنەماڵەکان لەسەر پەروەدەی منداڵەکانیان، بەشێکی بەرچاو لە دەرچوانی زانکۆکان ڕوبەڕووی بازاڕێکی کاری نەشیا و دەرفەتی پیشەی زۆر سنووردار دەبنەوە. بەپێی ئامارە نیمچە ڕسمیەکان بێکاری لاوانی خوێندەوار لە ئێران گەیشتوتە زیاتر لە 50%. تەنانەت ئاژانسەکانی هەواڵی نزیک لە دەسەڵاتیش لەوانە تەسنیم دانیان بەو ڕاستیەدا ناوە کە بێتوانایی دەرچوانی زانکۆ لە پەیداکردنی کارێکی گونجاو لەگەڵ بواری خوێندنەکەیاندا ئەوانی بەرەو هەندێک کاری وەکو دەستفرۆشی بردووە. ئەگەر تا دوێنێ بنەماڵەکان پێیان وابوو کە منداڵەکانیان دەنێرنە زانکۆ تا لە داهاتوودا کارێکی شایستەیان دەست بکەوێت، ئەوە ئەمڕۆ دەبینین کە نەک هەر ئامانجەکانیان نەهاتوەتە دی، بەڵکو خوێندنی زانکۆ خۆی بۆتە ئاستەنگێک لە بەردەم دۆزینەوەی کاردا. لاوێکی کە بە هەزاران ئاواتەوە و دوای تێپەڕاندنی دەیان کۆسب کە ڕژێم یان هەژاری لە ڕادەبەدەری مادی خستوێتە سەر ڕێگەی، سەرنجام بڕوانامەیەک لە بەشی ئامادەی پەیمانگایان زانکۆ وەردەگرێت و دوای بە فیرۆدانی 2 ساڵ لە تەمەنی لە خزمەتی سەربازی زۆرم لێدا بۆ ئەم ڕژێمە، دیسانیش هیچ هیوایەکی بە دۆزینەوەی کارێکی گونجاو لەگەڵ بڕوانامەکەی نییە و هەز بە ڕەنج بە خەساری دەکات. حاڵ و ڕۆژی لاوێکی کە بەهۆی بێکاری و نەبوونی سەرچاوەیەکی دارایی سربەخۆ خۆی بە بارگرانی بنەماڵەکەی دەزانێت و تەنانەت توانای دابینکردنی تێچووی هاوسەرگیری و پێکهێنانی خێزانی نییە، دەبێت چۆن بێت. لە ئێرانی ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا لاوان نەک هەر لە شادی و جۆش و خرۆشی سەردەمی گەنجێتی بێبەشن، بەڵکو دەرفەتێکیش بەدەست ناهێنن بۆ گەشەپێدانی توانا و بەهرەکانی خۆیان. جێی سەرسوڕمان نییە کە لە بارودۆخێکی ئاوادا دڵڕاوکێ، خەمۆکی و نەخۆشیە دەرونیەکان لە نێوان لاواندا بە شێوەیەکی بەرچاو پەرەیسەندووە و زۆربیان لە بەردەم مەترسی زیانە کۆمەڵایەتیە بە ئازارەکاندان، لەوانەش گیرۆدەبوون بە مادە هۆشبەرەکان. زیاتر لە 1 ملیۆن کەس لە گیرۆدەبوانی مادە هۆشبەرەکان لە ئێران تەمەنیان لە ژێر 18 ساڵیە و مامناوەندی تەمەنی گیرۆدەبوون گەیشتۆتە 13 ساڵ. ئامارێکی کە بەتەنیا بەیانگەری قوڵایی ئەو کارەساتەیە کە ڕژێمی ئیسلامی بەسەرنەوەی گەنجی ئەو وڵاتەیدا هێناوە. پێویستە جەخت لەسەر ئەم ڕاستیەش بکرێتەوە کە ئەگەرچی لاوانی ئێران بەهۆی دەسەڵاتی ڕژێمێکی کۆنەپەرست و دژی ئازادیەوە خاوەنی کێشە و گرفتی هاوبەشن، بەڵام بەهۆی ئەوەی کەسەر بەچین و توێژە جیاوازەکانن، ئازار و مینەتەکانیان وەکو یەک نییە. ئاشکرایە کە کێشە و گرفتەکانی لاوانی سەر بەچین و توێژە هەژار و کەم دەرامەتەکانی کۆمەلگا لەگەڵ ئەو گەنجانەی کە لەژێر چەتری پاراستنی خێزانێکی دارە و دەوڵەمەندان جیاوازە، بەڵام گەنجێکی کە بەهرەکانی لەلایەن ڕژێمێکی کۆنەپەرستەوە بەند کراوە، گەنجێکی کە باشترین ساڵەکانی تەمەنی لە قوتابخانە ئامادەی و زانکۆکاندا لە ژێر گوشاری پەروەردەیەکی دژە زانستی و کۆنەپەرستانەدا بە فیڕۆچووە، گەنجێکی کە تەنانەت ئازادی هەڵبژاردننی جلوبەرگی لێزەوت کراوە، ئەو کچانەی کە مافی تەماشاکردنی یاریە وەرزشیەکانیان نییە و هەروەها ئەو گەنجانەی کە بەهۆی بچووکترین ناڕزایەتی بەرامبەر بە کێشە سیاسی و کۆمەڵایەتیەکانیان دەست بەسەر و ئەشکەنجە دەکرێت، هەمویان لەگەڵ لاوانی چینی کرێکار و زەحمەتکێشدا خاوەنی ئازارێکی هاوبەشن. ڕزگاربوونی ئەم زۆرینە گەورەیە لەو بارودۆخە نامرۆڤانەیە تەنیا لە ڕێگەی هاوپشتی لەگەڵ خەباتی چینی کرێکارەوە دەستەبەر دەبێت،
چینێکی کە ڕزگاربوونی لە دەست ڕژێمی ئیسلامی و پەیوەندیە چەوسێنەرەکانی ئێستا چارەنووسی لاوانی ئێرانیش دەگۆڕێت. وێنەی ژیانی لاوان لە ئێران بە بێجەختکردنەوە لەسەر ڕاستیەکی ومێدبەخش کە لە پاڵ هەموو ئەم مەینەتانەدا دەبینرێت وێنایەکی ناتەواوە. ڕژێمی ئیسلامی لە ماوەی نزیکەی نیو سەدە دەسەڵاتی خۆیدا چەندین پرۆژەی بۆ سەپاندنی دەسەڵات بەسەر جەستە و دەرونی لاواندا جێبەجێ کرد. بەڵام هەموو ئەم پرۆژانە لە بەرامبەر شەپۆلی بزوتنەوەی بەرەو پێشچوونی کۆمەڵگادا بوونەتە بڵقی سەر ئاو. لە ڕاستیدا سەرجەم و بەرهێنەرەکانی ڕژێم لە ماوەی چل و چەند ساڵی ڕابردوو لەم بوارەدا بە فیڕۆچووە. هەر بۆیە ئەم ڕژێمە بەردەوام لە هەوڵی تۆڵەسەندنەوەدایە لەو لاوانەی کە لە سەردەمی قوتابخانە و ئامادەییدا نەیتوانی بەپێی پێویست و ئۆلگۆی خۆی مێشک وشک سەر شۆڕ و بە ئیرادە پەروەردەیان بکات. بەشێکی بەرین لە لاوانی ئێران ئەگەر چی بێکارن و لە سەرەتایی ترین دەرفەتەکان بۆ بەهرەمەند بوون لە تایبەتمەندیە سروشتیەکانی سەردەمی گەنجێتی بێبەشن، بەڵام تەسلیمی ئەو دۆخەی ئێستا نەبوون و ڕێگەی خەبات و بەرهەڵستکاریان بەرامبەر ئەم ڕژیمە گرتووەتە بەر. ئەوان بە شێوازی جۆراوجۆر بەگشت ئەو دۆخەی ئێستادا چوونەتەوە و ڕێگەی نوێ بۆ دەربڕینی ویست و داواکاریەکانیان دەدۆزنەوە. خەبات و خۆڕاگریەکی کە نەک هەر لە خۆپیشاندانەکانی سەرشەقامەکان بەڵکو لە فەرهەنگ، هونەر، ئەدەبیات و تەنانەت شێوازی ژیانی ڕۆژانەیاندا بە ئاشکرا دەبینرێت. لوتکەی ئەم خەبات و خۆڕاگریەمان لە ئاخێزی ژن ژیان ئازادی لە پاییزی ساڵی 1401 هەتاویدا بینی، ئاخێزێکی کە نیشانیدا نەوەی گەنجی ئێران چیتر ئەو دۆخەی ئێستا قوبوڵ ناکات. لاوان و تازەلاوان بەو پەڕی بوێری و فیدەکاریەوە لە سەرانسەری وڵات هاتنە سەر شەقامەکان و خوازیاری گۆڕانکاری بنەڕەتی بوون. ئەو ئاخێزە سەلماندی کە لاوانی ئێران خاوەنی توانا و هێزێکی بەرزی کۆمەڵایەتین بۆ گۆڕانکاری. واقعە دەوەیە کە سەرڕای هەموو سەختی و سەرکوتکاریەکان ورەی خەبات و بەرخۆدان لە نێو لاوانی ئێراندا هێشتا زیندووە. ئەوان ئەو شێوازە لە ژیانیان کە کۆماری ئیسلامی بەسەریدا سەپاندون قوبوڵ نەکردووە و پاشەکشیان بە فەرهەنگی زاڵ کردووە. لە فەزای مەجازی، لە زانکۆکان، لە گەڕەکەکان و تەنانەت لە ناو جەرگەی بنەماڵەکانیشدا لاوان بە شێوازێکی داهێنەرانە و جۆر بە جۆر لە هەوڵی سەر لە نوێ پێناسەکردنەوەی فەرهەنگی کۆمەڵگەدان. لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا وە بیرهێنانەوەی بارودۆخی لاوانی ئێران نەک نەریتێکی تەشریفاتی بەڵکو بانگەوازێکە بۆ هاوپشتی لەگەڵنەوەیەکی کە سەرڕای بێکاری، هەژاری، سەرکت و زیانە کۆمەڵایەتیە بەربڵاوەکان هێشتا هیوای بۆ گۆڕانکاری بە زیندوی ڕاگرتووە. ڕزگاربوونی ئەمنەوەیە جیا لە ڕزگاربوونی چینی کرێکاری ئێران لەژێر کۆتوبەندی چەوسانە و ستەم و سەرڕۆیی ئەستەمە و هاوپشتی لاوان لەگەڵ ئەم خەباتە ڕێگەیەکە کە ئەزمموی مێژووی چەندەی ڕابردووی ئێران گەلێک جار سەلماندوویەتی.